لە بۆ ئەم قۆناغش چیان بە باشزانی هێربەر ساموئێل کە وەزیری حکوومەتی بەریتانیا بوو کاتێکە لە ساڵی 1920 هاتێ نێو فەڵەستینە ئەبینی ئەو کابرایە کە بەخۆشی یەکێک لە سەرانی سەهیۆنی کە بەخۆشی یەهودی بوو وەزیری بەریتانیا بووە وەزیری حکوومەتی بەریتانیا بۆشە کە ئەو دێت وەکو یەکەم مندوبی ئینگلیز لە بەریتانیا لە بەریتانی دێتە فەڵەستینە مندوبی یەکەم بوو لە فەڵەستینە بۆشە هێربەر سەموئێل لە دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیلە دەورێکی کاریگەری هەبووە بۆشە لە ڕووی یاساییەوە بە باوکی دەوڵەتی ئیسرائیلدا ئەنێن چۆن ئەڵێ هەرتزل باوکی دامەزراندنی باوکی دەوڵەتی ئیسرائیلە بەڵام لە ڕووی یاساییەوە ساموئێل بووە کە لە ڕووی یاساییەوە کۆمەڵێک یاسایی داڕشتووە لە قازانجی یەهودیەکان وەکو زەمینە سازیەک بۆی کە لە داهاتوودا بە ئاسانی بتوانن دەوڵەتەکە ڕابگەێنن بۆشە بینی نزیکەی 100 یاسای دەرکردووە یەک لەو یاسایانە یەکی لەوانە بووە کە زمانی عیبری ئەبێت لە پاڵ زمانی عەرەبی و ئینگلیزی لە قوتابخانەکانە بخوێندرێت کەواتە زمانی عیبری بوونی نەبوو بەڵام ئەو کردوتی بە یاسا ئەبێ بخوێنن دووەمیان داگیرکردنی زەوی عەرەبەکان لەلایەن یەهودیەکانەوە بە یاسایی کراوە یعنی یەهودیەکان بۆیان هەیە تا ئەمڕۆکەش زۆر بە ئاسانی هەر زەویێکیان پێیان بوێت بە ئاسانی داگیری بکەن بۆشە بینی ڕۆژ بە ڕۆژ شەڕەکان گەشاکەن لەبەرەوەی سەرچاوی کێشەکان داگیرکردنی زەوی عەرەبەکانە جا بە خۆشی بیان بە ناخۆشی بە یاسایی کراوە کە ئەوان بۆیان هەیە ئەو زەویانە داگیر بکەن جا بزان لە ساڵی 1920ەوە ئەم داگیرکاری دەستی پێکردووە و یاخۆت شتی تری ئینشاڵڵا باس دەکەین کە نەک لە ساڵی 1948ەوە لە ساڵی 48 کە دەوڵەتەکە ڕاگەیەندرا ئەمە قۆناغێکی تر بوو بەڵام باسی قۆناغی بەر لە دامەزرانی دەوڵەتی ئیسرائیلەکەن زەمینە سازیەکەی باسەکەن جارێ سێمیشتان ئەوە جیاکردنەوەی خوێندن و خوێندنگای یەهودی لە فەڵەستینەکان یعنی نەک لە پاڵ زمانی عەرەبی زمانی ئینگلیزی و عەرەبی عیبری بخوێندرێت بەڵکو ئەوان بەخۆیان خوێندن و خوێندنگای خۆیان بە تایبەتی هەبێت جگە لە قوتابخانەکانی ترێکە لە نێو عەرەبەکانە بێکواژن بەڵام لەگەڵ نێو عەرەبەکانیشا بێ با بڵێن ئەگەر چەندی یەکە بێ زمانی عەرەبی زمانی عیبری بخوێندرێت بۆشە ئەبینی تا ئێستاکە عەرەبەکان بزمان عیبریان زۆر باشە بۆ چونکە لە قوتابخانە ئەخوێندرێت برادرم هەیە فەڵەستینی عیبرەکەی زۆر باشە بەرحاڵ چوارەمیشتان دامەزراندنی چەند وەزارەتێک وەکو وەزارەتی وزە وەزارەتی ئاوەڕۆ کارەبا ئیشغال ئەمانە کۆمەڵێک وەزارەت بوون کە دامەزراندن بۆ ئەوەی کە بە تەواوی سەرچاوەکانی ژیان و شەڕ بەدەستی ئەوانەوە بێت لە هەمووشیان خەتەتر ئەوە بوو کە جەیشێکی تایبەتی دروست کرد بە یەهودیەکان کە هەموو یەهودیەکان جیا کردەوە لە جەیشی بەریتانی کە دوایەکە ئەم جەیشە بوو بە سەرەتانێک بۆ دەوڵەتی بۆ بەریتانیا دوای ئینشاڵڵا کە باسیەکەین کە چۆن بەرەنگاری ئەوانش بوونەوە چەندەهایان لە بەریتانیەکان کوشت لە کاتێکە ئەوان پشتیان گرتن و ئەوان گەوریان کردن ئەوان لەگەڵ خۆیان هێنان لە هەمان کاتیشدا چۆن بەرەنگاری ئەوان بوونەوە تاوایان لەکرد لە ساڵی 48 کاتێکە دەوڵەتیان ڕاگەیان ئەویان هەروە دەرنان ئاگادارم ئەمەش شتێکی زۆر گرنگە پێویستە بیزانین کە چیان لە خاوەن ماڵ کرد کە ئەوان داگیریان کرد بەڵام با بڵێن بەریتانیا بۆی داگیر کرد و دوای چیان لەوان کرد و ئینشاڵڵا داهاتوودا باسیەکەین لەگەڵ ئەوەشا بینی سەموئێل کاتێکە هاتە وێندەرێ ئەم یاسایانە و کۆمەڵێک یاسای تری داڕش کە هەمووی لە بۆ زەمینە سازیەک بۆ دامەزرانی دەوڵەتی یەهودی